بەداخەوە بە نیگرانێکی قوڵەوە ئەمڕۆ حادیسەیەک ڕوویە لەو حادیسە تەقەبوو و سێ برینار هەیە. من بە وردی چوومە ناو بارودۆخەکە و شاید ئەیانەکانم بینی و دانیشتم لەگەڵ کردن و تحقیقیش لە مۆزوعە دەستی پێ کردووە. ڕێکخراوی بارزانی ئەمڕۆ لە دابەشکردنی کەلوپەل بووە لە یەکێ لە گەڕەکەکان. تەمەن لە هەموو دابەشکردنەکانە ئێمە تیمێکی ئاسایش بە بێچەک و تیمێکی لە دوورەوە بە حیمایە، تیمێکی پۆلیس و تیمێکی ئیدارەشیان لەگەڵای لەگە ئەنجومەنی گەڕەکەکە. تەنزیمێکی زۆر باش کراوە وەکوتم، ینی لەگەڵ ئەوەی کە خەڵک زۆر خۆی بەڕێز و بە تەقدیرەوە سەیری ئەو ئیشانەکە و سەرە ئەگرێ و ڕێز لە سیستەمەکە ئەگرێ. برادرانی پۆلیس و ئاسایشی زۆر هاوکارن تەنزیمکردنی دابەشکردنی کەلوپەل و پێداویستەکانە. بەڵام بەداخەوە چەند کەسێک هەر بە قەز ویستوانی کێشە دروستکەن، هەر لەسەر وتەی بەڕێز نوێنەری ڕێکخراوی بارزانی کاکارزان و کاکڕێبوار وتیانێمە خۆمان شاید عیانین بەوەی کە چەند جارێک ئەم کەسە هاتووە ئیستیفزازی کردووە و زۆری کردووە لەوەی کە سەرە بڕی بکات تاوکو بەشە خواردنی یا پێداویستێک وەربگرێ لە کاتێکیشە ینی سەرەکە زۆر باش ڕۆشتووە، ئیشەکە زۆر باش ڕۆشتووە. لە محاولە ئیستیفزازکردنەکانیان پەلاماری کارمەندێکی ئاسایشیاوە لیاوە. ئەو کارمەندەش بێچەک بووە. ئەم کارمەندە لەگەڵ ئەو برادەرەکانی ئەم کەسە هێرشکاریان دەزرێژی کاریان دوور خستوێتەوە و ویستویانە ئیجرعاتی لەگەڵ بکەن. بەڵام لە نزیکی ئەوەوە دیار ئەمە پلان بووە کەسێکی نزیکی ئەم کەسە دەزرێژی کارە ڕاستەوە خۆ تەقی کردووە لە هەموو ئەو قەڵەباڵغیە تەقی لە سێ کارمەندی ئاسایش کردووە. یەکێکیان کاکە ئاکۆیە بە سەختی برینار بوو، بەداخەوە بارودۆخی باش نییە کە هەموو دوعای خێری بۆ کەین و ئینشەڵڵا خوای گەورە شفای بە سەلامەتی لەم حادیسەی بێتە دەرەوە و دوو کارمەندی تریش بە سوکی برینار بوون کەوان بارودۆخیان باشتر و چەمچەماڵن. ئێمە بە دەستێکی خراپی ئەزانین. ئەم بە ڕێزانە پێشمەرگەن لە لای کاک عەبدوڵڵای کوێخا مبارەک. بەداخەوە ئەڵێم کە نەئەبوو لە کاتی دابەشکردنی خۆراک و پێداویستیەکان بۆ خەڵکی لێقەوما و ئەم کێشەیە دروست بکرێ و بگاتە سەر ئەوەی کە تەقەی قەزی کوشتن بکرێ و بگاتە ئەوەی کە هەوڵی ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوی بارزانی کە بەسپاسەوە چەند ڕۆژێکە لێرە ئیشەکەن تێک بدرێ. بۆیە لیژنەی تەحقیقی و محکەمە لەسەر ئەمە بەردەوامە گەیشتین هەر نەتیجەیەکیش بە دڵنیایی ئاگادارتانەکەینەوە.